سلااوان لێبێ لە گوندی گۆڕەزم لە سنووری قەزای خەلیفان دیارە یەکێک لەو قوتابیانە دوای ئەوەی ئەنجامی پۆلی 12 ئامادەی لەسەر ئاستی کوردستان ڕاگەندرا کچێکی ئەم گوندا لەسەر ئاستی ئیدارەی سربەخۆی سۆران بڵێم پلەی دووەمی بەدەستهێناوە. من هەوڵە دەم گفتوگۆ لەگەڵ شیفا نیعمەت بکەم بزانم چۆن بووە لە گوندێکی وا دوورە دەست ئەو نمرەی بەدەستهێناوە بەرنامەکانی ئەو چی بووە و هەوڵە دەم گفتوگۆ لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەش بکەم کە لێرە ئامادەیە. شیفا خان سلااوت لێ بێت پیرۆزە ئەم سەرکەوتنە. زۆر سپاس پێشەکەی بخێراتنی بەرنامەکەتانەکەم زاری کرماندی سەرتا زۆر سپاسی خوددا دەکەم کە گەیشتمەم ئاستا و سپاسی هەم دەوروبەرمەکەم بە تایبەتی دایک و باوکم کە زۆر پشگیریم بوون و هەم مامۆستایانی قوتابخانەکەم هەمویان لە هەوڵ و ماندووبوون و خەمخۆری ئێمەدا بوون. شیفا خان ئەگەر پێم بڵێ کۆ نمرەی تۆ چەند بوو لەو نمرەی کە بەدەستهێناوە ڕازیت یاخود ڕازینی؟ کۆ نمرەم 642 بووم 91.7 الحەمدولillah تا ڕادێک لێ ڕازی بووم بەڵام دیارە بەپێی هەوڵ و ماندووبوونیم بوو. چۆن بەرنامەدانا ڕۆژانەکە لە 12 ئامادەی دەبکەن؟ وەڵا الحەمدولillah زۆر خۆم ماندووە کرد هەوڵمەدا کاتەکانم ڕێک بخەم و لەگەڵ لە ڕۆژانەیە زیاتر بخوێنم و بە تایبەتی لە کاتی ئیزنەکە. ئەم شوێنی کە تۆ لێتە خوێن ئێرێ دروست ئێرێ وایە؟ چۆن بوو ئەگەر پێم بڵێ تۆزێک بیستە پێشەوە بۆم باز بکەی لێرە دائنیشتی ڕۆژانە چەند کاتژمێر ئەتخوێند ئەگەر ئەوم بۆ ڕوون بکەی؟ بەڵێ لە کاتی بە بەردەوامی لە کاتی ڕۆژانە لە 6 کاتژمێر زیاترم خوێندەوە کەمتریش بەپێی قورسی و ئاسانی دەرسەکان لە کاتی ئیزنەکەشە لە 10 کاتژمێر کەمترم نەخوێندەوە لە تاوەکو 12 کاتژمێر زیاترشم خوێندە. کۆمەڵێک دیاری لەسەر مێزەیە دانراوە ئەم دیاریانە چین ئەگەر بۆم باز بکەن؟ ئەوانە لە هەم ساڵێ لە پۆلەکەم یەکەم بوومە ئەوەش پاداشتی من بووە کە مامۆستاکان پێشکەشی کردوم ئەوانش لە خەمخۆری و هەمیشە لە هاندان و خەمخۆری ئێمەدا بوون. واتە تۆ لە پۆلی نۆی بنەڕەتیەوە هەر پلەی یەکەمت بەدەستێنەوە لە قوتابخانە؟ بەڵێ لە پۆلەکانی دیکەش نمرەم بەرز بووە. بەنیازی بۆچی بڵێم ئەو نمرەی بەدەستهێنا پڕی بکەوە تموحت بۆچی چووانی دەتەوێت لە چ زانکۆیەک درێژە بکەن؟ وەڵا زیاتر میل و حەز و ئارەزوم لای زمانە بە تایبەتی زمانی ئینگلیزی. کەواتە کۆتا پەیامی خۆت بڵێ دەتەوێت چی بڵێ؟ دەستخۆشتان لێ دەکەم هیوادارم ئەوانەی بنە پۆلی 12 زیاتر هەوڵماندوو بوون زیاتر بدەن و دەستخۆشی لە بەرنامەکەشان دەکەم. شیفا نیعمەت یەکێک لەو قوتابیانەیە کە لە گوندی گۆڕەزی مامۆستا یعقوب ئەگەر هاوکارم بی بەڕێوەبەری قوتابخانەی دواناوەندی گۆڕەزی تێکەڵاو. مامۆستا سلااوت لێ بێت چەند ساڵە مامۆستای بڵێم شیفای وەکو بەڕێوەبەری قوتابخانە؟ بەرێستەڵاو دەنگۆش زۆر بەخێر بێن وەکو مامۆستا و بەڕێوەبەری قوتابیمان شیفاخان 7 ساڵە لە پۆلی هەفتەوە هاتە لای ئێمە هەموو ساڵەکان بەڕاستی قوتابیەکی نمونە بووە پێشنگ بووە یەکەم بووە لەسەر پۆلەکەی خۆی ئینشاءالله ئەو ساڵش کە ئەو دەرەجە باشە و ئەو نمرە باشەی هینایە ئەمە ئومێدی زیاترشمان هەبوو بەڕاستی کە بتوانیت یەکەم بیت لەسەر هەموو ئیدارەی سربەخۆی سۆران بەڵام ئەو دەرەجەی نمرە هینایەتیشی نمرەی باشە پیرۆزی بیت پیرۆزبای لە خۆی و لە خانەوادەکەی و لە دایک و باوک و لە ئەستافی ئەو مامۆستا بە ڕێزانە ئەەکەم کە بە زۆریان مامۆستای وانە بێژن لە قوتابخانەکەمان ئەوەش ئەو قوتابیەشمان یەکەم قوتابی نییە یعنی ساڵەکانی پێشترش بە هەمان شێوە قوتابخانەی دواناوەندی گۆڕەزی تێکەڵاو پۆلی قوتابی دووەمی هەبووە لە ئاستی سۆران سێمی هەبووە یعنی ئەو ساڵش بێبەش نەبووینە لەو ئاستە و لەو قوتابیە باشانە و ئەو قوتابیە بەهرەمەندانە کە بتوانن نمرەیەکی باش بەدەست بێن ئینشاءالله شیفاخان دەبیتە هاندەرێک پاڵپشتێک لە قوتابیانی دوای خۆش کە بتوانن چاو لەوی بکەن و ئەو دەرەجە ئەو نمرانە بەدەست بێنن و هەم لۆ سەربەرزی خۆیان و سەربەرزی خانەوادەکەیان و هەم قوتابخانەکەشیان کە بەردەوام ناوی بەرز ڕابگیرێت. مامۆستا گۆڕەز گوندێکی دوورە دەستە لە ڕووی ڕێگاوبان وەکو پێویست خزمەتگوزاری نییە خوێندنی قوتابی لێرە چ جیاوازی کەیە لەگەڵ سانتەری شار؟ بێگومان ژینگەی ئێرە جیاوازی هەیە هەم وەچی جەنابەت باست کردی هەم لەو خزمەتگوزاریانە هەن لە بینای قوتابخانەکە کە بیناکە زیاتر لە 25 ساڵ پێش ئێستا دروستکرایە کە ئێستا بەڕاستی بە قوتابخانە ناچی یعنی ئێستا ئەمە بەشی زانستیشمان کردیتەوە لە قوتابخانەکەمان لە ناو خانووی مامۆستایان زێماندۆ کردینەوە یعنی ژووری فراشیشمانیە ینی مامۆستا و ئیدارە هەموو لە یەک ژووردانە ژووری قوتابیەکانیش وەکو پێویست نییە
بەڵام ئەم خەمخۆری مامۆستایان و هاوکاری دایک و باوکان و یعنی قوتابی ئازبەرزەکان وای کردێک کە مامۆستایان بە زۆش و خۆشەوە بەو پەڕی توانا و لێ هاتووی خۆیانەوە توانا بە بەهرەکانیان بە قوتابیەکانیان بدەن هاتاوەکو بتوان بەو ئاستە بەرزەی بگەێنن. زۆر سپاس. بەڕێوەبەری دواناوەندی گۆڕستی خەڵاو دیارە باوکی شیفا پێشمەرگێ ئەویش لەگەڵمە بێ و هەندێک قسەی لەگەڵەکەم. کاک نیعمە سلااوت لێبێ جەنابەت پێشمەرگەی هەست چۆنە کچە پێشمەرگەیەک دووەمی سەر ئاستی بڵێم پەروەردەکانی سۆران بەخێرات بوونیەوە دەکەم بەڕاستی پێخۆشحاڵم کە کچەکەم لەسەر ئاستی سۆران نمرێکی باشینە دووەم بووە لەسەر ئاستی قەزایەکان و بەخێر بێن سەر چاوم. چەند گرنگە باوک پاڵپشتی ڕۆڵەکانی وڵا ئێجا من بە گوێرەی توانایە خۆم بە گوێرەی کات و ینی بە گوێرەی توانای خۆم هاوکاریم کردووە ئەوەی لە توانمدا بووی بێ قسووریم بۆ نەکردووە. وڵا پێ هەستم زۆر خۆشە ینی پێم ڕۆشتی خۆشە هەم لە بە کچەکەم زۆری خۆماندی کردووە. کاک نیعمەت باوکی شیفاخان بوو. شیفا دووەمی سەر پەروەردەکانی سنووری دارەی سەربەخۆی سۆرانە کە کۆ نمرەی 642 لە 12 وێژەی ئەم ساڵ پلەی دووەمی بەدەستێناوە باسی لەوە کرد کە ڕۆژانە زیاتر لە 6 کاتژمێر ئەو بەرنمەیەکی وای دانا بۆ خۆ کە بتوانێت لێرە لەو ژوورەی کە ئەو شوێنێک کە پیشانماندان لێرە درێژە بڵێم بەو نووسینانە یاخود ئەو خوێنەوانە بدە کە خۆی ئامادە دەکرد بۆ پۆلی 12 ئامادەی وە هیوای سەرکەوتنشی بۆ ئەو قوتابیانە خواست کە لە دوای ئەو دەبنە پۆلی 12 وە باسی لەوە کرد کە ئەو لە تەمەنێکی بچووکەوە ئەیزانێت کە نمرەیەکی لەو زۆرە بەدەستدێنێکە لە نۆی بنەڕەتی ئەو بڵێم هەر لە ڕێزبەندی یەکەمەکان بوو و ئەم ساڵیش لە 12 ئامادەی پلەی دووەمی لەسەر ئاستی سنووری دارەی سەربەخۆی سۆران بەدەستی هێناوە.